ئێمە بۆ قسەکردن زیاتر لەسەر ئەم بابەتە و بزانین جیاوازەکان چین و هۆکارەکان چیەکە جەژن کاڵ بۆ تۆ لە چاوەڕابردوودا میوانداری مامۆستا جەبار عەبدوڵڵامان کردووە لە کەرکووک لەگەڵمانە و زانیاریەکان بێکۆمە لە ئەوەن. مامۆستا سڵاو لەبێت بەیانیت باش جژنی ڕەمەزانی پیرۆزت پیرۆز بێت هەمیشە هەموو وەرزێکت بەهار و هەر لە جژن و خۆشیدا بن. باسێکمانەوە بۆ بکە بە شێوازێکی گشتی جیاوازیەکان چییە لە نێوان جژنی ڕابردوو هەروە لە ئێستادا؟ سپاسانەکەم جژنی خۆتانیش پیرۆز بێت لێوەش پیرۆز مەڕامەیە بانگێشتی منتان کردووە. زۆر سپاس. بەڵێ بەنسبەتی جژنەوە من باسی جژنی واتە منم گەیشتە 70 ساڵ باسی مناڵی خۆمانەکەم کە ئێستاوانیت لەگەڵ من بوون ئێستا هەمووی باپیران لە کاتی ئێمە جژن تاموجێشێکی تایبەتی خۆی هەبوو قودسێتی زۆر بوو خەڵک ئامادەکاری بۆ جژنە کرد تقریبەن مانگێ پێشەوەوە ئیتر لە دروستکردنی کولیچە و جلوبەرکردین بۆ مناڵ و ئێمە لە کاتی خۆی هەندێش زۆر مهم بوو لابان یەکەم هەموو کەسێ داخلەیەکێ بوو داخلەکەی پارا کرد تاکو جژنە بەکاری بێنێ. دووەم مەسەلەن جلوبەرجێکڕی هەر لە گۆرە بیەوە تاکو قاتا هەموو شتێک خۆی حازرە کرد. سێم دەبایە بچێتە لای حەلاق تەراشکە بچێتە حەمام خۆی بشوە بۆی بۆ بەیانی جەژن وەکەوەی بۆ مناسبەیەکی زۆر پیرۆز حازر بێ بەیانی کە جەژنە بۆی تر خزمان هەمووی ڕویان لە یەکتریە کرد هاتوچۆی ماڵی یەکتریانە کرد گردن ئازادیان لە یەکتریە کرد ئیتر دەرەجاتی خزمایەتی مەسەرەن برا و خوشک و دوای ئامۆزا و دوای خاڵۆزا و دوای جیران و دوای هاوڕێیان و ئیتر بەم شێوەیە بوو. ئێمەش وەک مناڵەکان لەگە بەیانە جلوبەرگی تازەبانە کردە بەر بە پاک و خاوێنی مناڵانی گەڕێک یەکمانە گرت هەمومان پێکەوە ڕۆیشتن هەفتەیە پێشەوە ئەمانزانی لە سینەماکان چ فلیمی حازر کراوە بۆ جەژن ئیتر وەک بەرنامە جێدامانەنا ئێمە لەو کاتە نە تەلەڤیزیۆن هەبوو نە هیچ ئامیرێ هەبوو بزانین بە چاو سەیری شتکەین تەنها رادیۆ بوو رادیۆ ژیۆبیست بوو تەنهاشتی ئێمە لەو کاتەیە سینەما بوو ئیتر لەگە بەیانیا چوین فلیمەکانمان بەڕێ ناکرد هەندێ ڕۆژ 4 جار چوینە سینەما هەتا ئیتر فلیمەکانیش ئەو کاتە زۆر جیاوازی لەگە ئێستا هەبوو فلیمەکان فلیمی لە پێشا فلیمی عیسابە بوون ئیتر ئەنواع ممەسلیتیا بێ وەک ئۆدی مارفیە و ئەلاندیلۆنە و جۆن وێن و ئەوانەیە دوای ئەوە فلیمی هێرقل و ماشستی و ئۆرسۆس و شەمشون و ممەسلەکان بریتی بوون دەستی بری بزوو ئەوانە ئەوانە هەموویمان دەرخەکرێشە مناڵ بووین ئەفلامی تری پێکەنینمان هەبووەکو بۆ مەجموعەیەکی ئەفلامی پێکەنین ئەو کاتە هەبوو کە دەورێکی باڵای هەبوو بەڵام ئەوەی کە سەرەکی بۆ ئێمە بۆیە چون لە پێش هەفتاکان و لە هەفتاکانە فلیمی هندی بوو فلیمی هندی دەورێکی زۆر باڵای هەبوو خەڵک بۆیە چوو دەبایە هەموو فلیمەکان ببینین لە فلیمی سانگام و شامی کاوەڕ و مامۆستا جەبار ئەی ئێستا ئەم نەریتە ماوە یاخود وەک خۆت باست کرد ئەم کەشە ماوە یاخود بۆ نەماوە وەک ئاماژەت پێ لە هەفتاکان تەنانەت لە هەشتاکانیشە هاوڵاتیان نەچون بۆ سینەما سێری فیلمی هەرقلیان نەکرد فیلم هەندیەکان چ شعلە بێ یاخود فیلمەکانی جاکیشان بێ یاخود پێش جاکیشانیش ئەمە ئەم نەریتە ئەم دابوو نەریت ئەمە بۆ نەماوە ئێستا واللهی نەماوە سباب زۆرە یەکێ لەوانە بەڵێ یەکێ لەوانە بوونی تەلەڤیزیۆنە لە هەموو ماڵێکە لە کاتی خۆی ئەمە هیچ ماڵی تەلەڤیزیۆنیان نەبوو من لە بیرم دوێ ئێوارانە ڕۆیشتین چایخانەیەکە بوو چایخانەی هەمان 5 فلسماندا لە پێش تەلەڤیزیۆن دانیشتین تاکو دەی شەو سێ تەلەڤیزیۆنمانە کرد بەڵام لە ئیستاکانە هەموو ماڵێ تەلەڤیزیۆنی تایە بێجگە لە تەلەڤیزیۆن ئەنواع بەڕامجی تایە بەڕامجی چ فلیمێکەوێ لەلایەن تەلەڤیزیۆنەوە توانێت لێیدا ئەو کاتە یەک شتێک نەبوو ئەی مامۆستا جەبار چۆن خۆمان لەگەڵ ئەم پێشکەوتنە تەکنەلۆژیا بگونجێنین بە تایبەتی مەش لە کاتێکە کە سینەما لە هەموو سەردەمێکا چێژی خۆی هەیە مامۆستا جەبار چۆن خۆمان لەگەڵ ئەم پێشکەوتنی تەکنەلۆژیا بگونجێنین بەڵێ ڕاستەکەی مەسەن بۆ نمونە ئێمە لە کەرکووک 5 سینەمامان هەبوو سینەما حەمرا سینەما عەلەمیا سینەما ئەتڵەس سینەما خیام لەمە خێرە سینەما سەلاحەدین ئێستا هیچی نەما یەک سینەما نەما لەم شارە ئەمە یەک دووەم
ئێستاکانە تەکنەلۆجیای ئێستا بەڕاستی پەیوەندە کۆمەڵایەتەکانی زۆر لاواز کردووە. جاران دەبایە هاتوچۆ یەکتریکەین، دەبایە یەکتری ببینین، دەبایە گردن ئازادی لە یەکتریکەین، یەکتریمان ماچە کرد بە هەموو نەوعێ دەبایە ئەو ناخۆشی و دڵشکانەی پێش جەژن هەبوو دەبایە لە جەژن ساک بێت، دوای جەژن تۆ هەموو برادەرەکان و دۆستەکانت دۆستی خۆت بوون. بەڵام ئیستاکانە کەس تااقەتی نەماوە مۆبایلەکەی ئەڵەگرێ بە تەلەفۆنێ جەژنە پیرۆزە لە مناڵەکەیەکە لە خزمەکانێکا لە ناسیارەکانێکیان پێی جێکەکاتەوە. ئەمە زۆر تاسیری بووە. مناڵی ئیستا مناڵێکی زۆر ناتەندروستە لە ماڵەوە دانیشتۆ لە دیار ئایپات هەر لی گەڕن بە حیاتی ناچێتە دەرەوە نابینێ، یاری مناڵان نابینێ. ئێمە لە بیرمە لە کاتی خۆی ئێمە یاری تایبەتی خۆمان هەبوو، هەلوکێنمان هەبوو، مزراحێنمان هەبوو، ڕاکردنمان هەبوو، قەرەقەرەمان هەبوو، چاوشارکێمان هەبوو، هەزارها یاری ترمان هەبوو. مناڵی ئیستا پاک بۆ تۆ لە هەموو شتێ هیچ نازانێ. بڕوا بکە ڕەنگە تربیەکەی بڵێم تربیەیەکی کوردەواریش نییە. ئەمانە زۆر هێنا. ئێستا هاتوچۆ یەکتری لە گەڕێکێکە هەموو پیاوەکان دەرەچوون ماڵ بە ماڵ ئەگەڕان بۆی جەژنە پیرۆزە لە یەکتریکەن ئەوەش نەماوە. یعنی بەڕاستی پەیوەندی کۆمەڵایەتیەکان زۆر سارد بووەوە. مامۆستا باست لەوە کرد کە لە کۆنجا ماڵ و ماڵ گەڕاون و کۆمەڵی ڕۆژ شوێنی تایبەت بە جەژن گیراوەتە بەر ئەو کاتە. بگومان هەرێمی کوردستانیش خاوەنی فەلسەفەی پێکەوە ژیان بووە لەگەڵەوەی کەرکووکە چەندین دین و نەتەوایی تری جیاوازی تێدا ژیاوە کرد و ئاشووری و کورد و عەرەب و بە هەمان شێوە کە چەندین نەتەوەی تێدا ژیاو بەڵام جەژن بەو شێوازە گەرم و گوڕیا بەڕێوە چووە. ئێستا چۆنە لە کەرکووک بۆچی لەگەڵ ئەوەی ئەو هەموو فرەنەتەوەی هە بۆ پێشتر و توانیویانە جژنێکی گەرم و گوڕ بکەن بۆچی ئێستا بەو گەرم و گوڕێنی هیچ جیاوازێک نەکرێت لە نێوان نەتەوەکانجا لە کەرکووک بۆ بەڕێوە چوونی جەژن و سەرجەم بۆنەکانی تریش؟ بەڵێ ئەسباب سۆرەیەکێ لەوانە مەسەلەن حەزبایەتی دەورە زۆر خراپی بینی ئەمە یەک. دووەم ئێستا لە کەرکووک من لە کاتی خۆی لە بیرما کە لە پۆلێ دانیشتم ئەم دیم تورکمان بوو، ئەم دیوم عارەب و پشتۆ مەسیحی بوو. ئێستا لە کەرکووک هەمووی جیابەتەوە. کورد مەکتەبی کوردیە و لە دیراسی کوردی خوێنە یەک عارەب و تورکمان ناناسێ. من لە کاتی خۆی سەش برادرە کۆنەکانم لە هەموو قەومیەتەکانی و بەقەد یەک دنیاش یەکتریمان خۆشەوێ. ئەمە ئەوە مەسەلەن پەیوەندی کۆمەڵایەتی جارات سوێیەکیانە کرد ساکانە زۆر دوورکەوتونەتەوە لە یەکتری. مەسائلی مادی زۆر دەوری بینیوە. جاران کۆمەڵ لە 1970 فەقیر بوو، لە 120 مامناوەندی بوو، لە 110 دەوڵەمەند بوو. ئەو هینە نەبوو کە ئێستاکانە بینی لە گەڕێکێک لەم سەرتا و سیارەیەک ببوایە نەبوایە. ئێستاکانە هەر ماڵێک 4 سیارەی هەیە. یعنی وای لێ هاتۆ خەڵکەکە زۆر دوورکەوتۆتەوە لە یەکتری. یعنی هەردێجا برا نابینێ، بەڵام جاران لە جەژنەیە دەبوایە تۆ هەموو برا و کەس و کار و خزمی خۆت ببینی. من وەک شاری کەرکووکە بینم بڕوا بکە ئەو جیاوازیە نەبوو لە ئێمە. مەسەن لە شاری کەرکووک هات 4-5 شوێن هەبوو بۆ یاریگای مناڵان. پێش سینەما خیام هەبوو، پێش سینەما ئەتڵەس هەبوو، تسعین هەبوو، ساحەت عومال هەبوو لە ڕەحیما و تەپە شەندێ چەرفەلەک و جۆلانە و شتی وا هەبوو. ئەو کاتە مناڵ هەمووی لە پەرژایە یعنی هەستە کرد جەژنە، هەستە کرد هەموو خەڵکێ ژدی جوانی لەبەرە. یعنی گەورە خۆی گۆڕی خۆی مرەتەبە کرد، بەیانیان هەڵسای نانی جەژن تەخوارد سەر نیوەی خەڵک نانی جەژنی تەرک کردووە کە نانی جەژن نەبێ معناوی ڕۆژەکە دەبێتەوە احتیادی وەک جاران بەرنامەجێدا نانێ بەیانی بچی بۆچۆ چاوەڕێکە ئەگەی چەک هاتە لات یان نەهاتە لات دوو تەلەفۆنی بۆکەی و خەلاص. ئەمە هەمووی وای لێ کردووە خەڵک زیاتر مادی بێ، زیاتر لە شتە کۆمەڵایەتی و ئینسانیەکە دوورکەوێتەوە. ئەمانە زۆر مهمن. بەڵێ کەواتە مامۆستا ئەرکی چییە ئەمە زیین بکاتەوە یاخود بەمانایکە کەواتە ئێمە لە ڕووی کۆمەڵایەتیەوە گۆشە ژیر بووین چێ ئەرچێتی کە ئەم بۆنەوە یادانە زیین بکاتەوە؟ واللهی ئەمە ڕەوتی عالەمە، ئەمە بەشێکین لەم کوڕەل ئەرزیەیە، ئەم دنیاە هەمووی واچووە. تو سەیری ئەوروپا کە باوکو مناڵ یەکتری ناناسێتەوە. ئێمەش تقریبەن ڕەبتین بۆوانەوە ناتوانین دژی ڕەوڕەوەی ژیان بوەستین. ئەمە دەبێت تەقبولی کەین. بەڵام ئێمە وەک ئەوەی پێی هەڵسین من خۆم مامۆستا بوومە تقریبەن 15 ساڵ مدیری عەدادی بوومە. یعنی دەبێ مامۆستا و هینەکان دەورێت چاک بینن لە تێکەڵبوونی خەرکە. کاریگەریە بێت لەسەر زیندووکردنەوەی ئەو بەڵێ زۆر بەڵێ هەر زۆر پەروەردە دەوری هەیە. هەروە
خۆ بڵێ منەڵێ مەسەرەن دەوری حکوومەتی دەوری هەیە لەوەیە ئەتوانێت زیاد ئەوە لە ڕێی تەلەڤیزیۆنەوە لە ڕێی ئەلامەوە لە ڕێی هەزارهشتی ترەوە ماڵەکان بگەێنێت مناسباتی کۆن خەڵک دەرکە باسی کۆنی کوردەواری خۆمان بکە خۆی ما عادەت و تەقالیدەی لە ناو کوردەواری خۆمان هەیە لە هەموو دنیاە ئەوە ئەم نەورۆزە بوهانی کرد کە میلەتی کورد هەموو دنیا احترافی پێکرد کە میلەتێکی ئاشتی خوازەکە ئەم میلەتێکی یەکتری خۆشەوە کە میلەتێکە دوورە لە شەڕ ئەوانە زۆر مهمە بە میلەتەکەت بڵێ بەڵێ باشە مامۆستا جەبار لە ئێستا ئاشکرایە پارێزگاری کەرکووک پارێزگارێکی کووردە بەبێت جیاوازی بایەق بە سەررجەم پێکاتەکانی شاری کەرکووگەیە ئەمە تا چەند کاریگەریە بێ بۆ جێڕانەوەی پەیوەندی کۆمەڵایەتیەکان لە نێوان سەررجەم پێکاتەکان لە شاری کەرکووک من ئەوەندە سوپاسی پارێزگاری کەرکووکەکەم بەڕاستی ئەوەی لە دەستی دێ ئەیکا من ڕەنگە بڵێم لە ماڵەوە دانێنیشتووە کۆڵات بە کۆڵان گەڕاوە لەگەڵ هەموو مناسبەکان بەشداری بۆ مەسایمە لە کەرکووکمانێ بەشداری بووە هیچ قسووری نەکردووە و زەلامە لە هەر شوێنێک نەخسێ هەبێ خۆی ڕۆیشتووە وەک شەخص ینی بەڕاستی ئێمە زۆر ڕازین لە پارێزگا بەڵام لەوە زیاتر دەبێت دابەزێ بۆ دەستگاکانی تریش ئەم شتا هەر لە دائیرەکانە لە یعنی تەوعەیەکی جەماوەری کامل بکرێ بەڵام ئێمە بڵێن و نەڵێن تازە مێژوو ناگەڕێتە دواوە ئەو خۆشەویست و دڵسۆزی و باوش پێکدانە و ڕاستگۆیەی جاران لە بینی یەکا هەبوو ئەوە نەما خلاص بڕوا بکە ئێستا برابرا ناناسێت خزم ناناسێ یعنی زۆر شتێکی مشکلەیە جاران باوکە لە قاپیا هاتە ژوورەوە هەمومان لە پێوە ئەوستان پێمان ئای بوو دانیشین ئێستا دەیتە ژوورەوە مناڵەکەت قاچی درێژ کردو ئاگا لێ نەبێ تەقلی لێدەی بەدەماکەوی یعنی ئیتر بڵێن چی واتێک چۆ شیرازە واتێک چۆ زۆر زەحمەتە چاک بێتەوە باشە مامۆستا جەبار لە کۆندا پێداویستیەکان زۆر کەمیش بووە بۆ نمونە ئەگەر جژنی قوربان بووە ڕەنگە گوندەکاندا ئەو مەڕووماڵاتی هەیەیان بووە بەو پیکە ساردکەرە و سەلاجۆن بابەتانە نەبووە دەبوو هەرە ئەو ڕۆژەی کە ئەو حیوانە سەردەبڕێ خێرا بخورێ و دابش بکرێت لە بروی کۆن دەبێت و خراپ دەبوو پێداویستیەکان کەم بۆ وەکو تو ئاماژت پێ ئایسە سیارە زۆرە هەموو شتێک لە بەردەستە مۆبایلەیە سەردانیکردن ئاسانترە ڕەنگە جاران زۆر بە سەختی بانچوانیە سەردانی خزمان و دۆستان بکەیت بەڵامەوەی لەگەڵ ئەوەی ئێستا کە ئەم هەموو شتە لە بەردەستدایە ئێمە ژیانمان قورستر بووە ینی ناتوانین بەپێی پێویست کۆمەڵایەتی تر بین جا دەمێ ئەو بپرسم ئایا خێزان چ ڕۆڵێکی هەیە لەگەڵ ئەمەیە و ئایا سەختیەکانی ژیان وای نەکردووە ئێستا ئەو بارگرانی کە هەیە بەسەر سەررجەم کۆمەلگا و هەمووی مەشغوڵ و مەشغەڵەتی ژیانیان هەیە وای کرد بێ کە ئەم بۆنەیە کاڵبوو بێتەوە لە ناو خەڵکدا بەڵێ جاران تربیێت و پەروەردەی ماڵەوە لە دەمی باوکەوە هات لە دەمی گەورەکانەوە هات لە دەمی مەکتەب و مامۆستاوە هات ئێستا زیاد لەوانە ئەمەندەی خەڵک خەریکی مۆبایلە ئەمە خەریکی پەیوەندی کۆمەڵایەتیەکانە خەریکی لە ڕۆژێکە ئەبیسی ئەوە باوک خۆی کوشت ئەوە ژن و مناڵی خۆی کوشت ئەوە نازام چی کرد خراپترین دەورە بینێ ئەلامی کوردی لەوەیە ئەمانە هەمووی دەوری هەیە جاران خەڵک فەقیر بوو هەژار بوو دڵپاک بوو ڕاستگۆ بوو ئێستا نە ڕاستگۆی ماوە نە دڵپاکی ماوە کەس هەست بەواکە تەناسول کا بۆ بەرامبەرەکەی ئەگەر بێت و غەڵەتێ بێ لە بینیانە ئەمانە زۆر دەوری هەبوو بەڵێ جاران نەسەلاجا بوو نەمجەمیدە هەبوو ئەسڵ مەتبەخ نەبوو لە ماڵان تەنها تەباغێکمانە بوو گچکەلانە هەم بۆ خۆمان گەرمە کردەوە هەم ئاششتیانیش چێشمێشیان لەسەرە کرد لە ماڵێکە ئەگەیچە پانکەیەکی هەبوو ئایا ئەوە مەلیک بوو ئەوە لە جیاتی سەلاجە سوڵقێکمانە بوو بەڵام هەموو شتەکانمان سادە بوو بەڵام بەغیرەت بووین بورەمان بەرز بوو ڕاستگۆ بووین نەترس بووین لە ملیت بدایە زەلامێ درۆیەکی لەگەڵت ناکرد تەنازولی ناکرد لە کەرامەتی خۆی ئێستا 50 سوێندر لەسەر درۆ بۆ ئەخوا باشە مامۆستا باسی ئەوت کرد کە سۆشیال میدیاوی ئەلام ڕەنگە کاریگەری لەسەر ئەمە هەبێت بەڵام ئێستا مۆبایلەکانمان هەمومانێکی مۆبایلێکمان پێ بەڵام تااقەتمانێ نامێک بۆ دۆستانمان بۆ هاوڕێیانمان بنێرین یا خودراوسێکەمان ماڵی بە ماڵمانەوەیە سەردانیان ناکەین کەواتە ڕەنگە ئەمە سەبەبی سەداسەدی نەبێت بڵێن سۆشیال میدیا کاریگەری هەبوو لەسەر ئەوەی کە من پەیوەندی کۆمەڵایەتیەکانم لاواز بێت لەگەڵ دۆستان و هەروە خزمانما
ڕەنگە ئاسانتری کردبێت ئایا سیلەی ڕەحمە کەوای کردبێکە ئەم پەیوەندیانە کەمتر بوو بێت ئاسانی کردبێت تۆ هاوڕێکە لە ئەمریکایان لە ئەوروپا ئەزانی چۆنا پەیوەندیەوە بێگومان ئەزانی چۆنا جاران خەڵک ئەو معلوماتەی هەبوو بەسین گەڕێک خۆی بوو یەک شتێکی نازانین لە گەڕەکەی ترچێ بێ نازانین لە شارەکەی ترچێ بێ ئێستا تۆ دانیشتوویتە لە نەفسی کاتە هیچ شتێکت نازانی تەنها ئەگە لە گەڕێکەکە بمردایە ئەزانی یان لە نەخۆش وایە ئەزانی معلوماتێکی کەمت هەبوو ئەو مێشکە گەورەیەت نەبوو وەکو ئیساکە تۆ هەموو بستاکانت و دانیشتوە لەگە بەیانی ئەزانی فێزان لە ئەمریکا بووە ئەزانی بوومە لەرزە لە بۆرما بووە ئەزانی لە زەلامێک بە سیارە کوتایەتە سەر خەڵک ئەوەندەی لە ئەڵمانیا کوشتووە وا لێهاتۆ مێشکت ئەمەندە پەرت و بەڵاو بووە ناگەیتە سەر مەشاکلەکانی خۆتا ئەسەر ئەمە یەک دووەم ئەو پەیوەندە ئەو کە تو ئەڵێ کە تو مۆبایلەکە دەرەکەی هەتاکو ڕیسالەیە کە نووسی 500 ئەخبارت بۆ دێ هەندێک ئەخباری ئەوەیە کە بڕوا بکە ڕەنگە تووشی جەڵتەتەکە ئەمانە هەمووی ئەوەیە کە ئێستاکانە ئەو تەکنەلۆژیا تازێت تێکەڵاو خوێنمان بووە و بەرەو پێش شەڕوات یانی احتیمالە سبەی دوای تۆ دانیشتە لە ماڵەوە ڕسمی خۆت ببینی گۆرانیێڵی ڕسمی خۆت ببینی دوژێنە دەی بەلایەنێک ئەمە جا مامۆستا تۆ ببوورە وەڵامی ئەو پرسیارەت نەدامە مامۆستا ڕەنگە سیلەی ڕەحمەکە وەکو جاران نەبێ وەکو وتم من چیت پێڵێم بەڵێ من چیت پێڵێم سلەی ڕەحم کێمێنێ سلەی ڕەحم ئەوامێنێ تۆ تەنها ئاگال لە خێزان و ماڵ و مناڵ و خزم و کەسی خۆت بێ تێگەی چۆنە ڕاستگۆ بن لەگەیەکە گیرفانت لە ماڵەوە دەفتەرت دانە نابێت تەنها ئەوەندەت پێ بێ کە پێژەی کاچی ئەو کاتەیە ئێمە لە بیرم دێت ینی هەر تێرگۆش نابووین مەسەلەن ئێستاکانە خەڵک ئەوەندە هین بووە ئەوەندە بخرا بووە ئەمەندە پارە وای لێ کردووە بۆتە ئینسانێکی مادی کە بوویتە ئینسانێکی مادی بڕوا بکە نە سڵێ ڕەحم تەمێنێ نە غیرەت تەمێنێ نە قسەی ڕاست تەمێنێ نە دەگمەن ئێستاکانە وەگەم قەدیمەکانەگە مابن پیا جێی بڕوا بن ئەوانەی تری هیچ پێ عیب نیە لە دقەیەکە 1000 درۆ لەگەڵ بکە ئیتر سڵەیەکی ڕەحمەمێنێ لە بەینتانە بەڵام بای خۆی هەرماوە باشە مامۆستا جەبار یعنی یەکزاری لە مامۆستا کەواتە ئێمە لە بواری تەکنەلۆژیا خۆدی ئەلام بە دیوە باشەکە یان بە دیوە خراپەکەی سوودمان لێبینیوە ئەگەر بە دیوە خراپەکەی بێ ئەرچی چیە لە ئێستاە ئەمە ڕاست بکاتەوە وڵی طبعا یەکەم شت ئەرکی دەستگای ڕاگەاندنە دووەم دابزێتە خوارەوە بۆ ناو پەروەردەیە مامۆستا دەڵێ ئێمە لە کاتی خۆی کە من لە هەفتاکان هەفتاوەش و هەفتاون و هەشتا مام و دەرز بووم هەموو سێمان هەموو هاوینەکەمان بە دەورە ئەبینی دەورەی چۆن تەعاملت لەگەڵ تەڵەبەیە هەبێت چۆن تەعامل لەگەڵەوە بێ فێری فەلسەفەتیانە کرد فێری چۆنێتی دەرزوتنەوەیانە چۆنێتی ئیساکانە هیچ نەماوە مامۆستایە کورت و بوت و فرێ دەنە سەر کۆڵێ تەڵەبەوە ئەو مامۆستایە خۆ مامۆستا تەنها بۆەوە نەکراوە بچی عیلمەکەی فێرکە بڕوا بکە مامۆستا پەروەردەیە لە کاتی ئێمە قودسیەتی هەبوو مامۆستا لە گەڕێکێ دەرەچوو خۆمانە شاردەوە کە قسەی کێوە دوامانزانی کەلیمەی قورعانە باو قسەی کێوە دوامانزانی ئەو پەڕێتی بەڵام ئیساکانە تەکنەلۆژیای تازە شوێن هەمووی گرتوتەوە بینێکی تر ڕەنگە پێویستە نە بە مامۆستا بێ نە بە دکتۆر بێ نە بە هیچ شتێ بێ لەبەرەوە دەستگای ڕاگەیاندن زۆر دەورە بینە حکومەت زۆر دەورە بینە سەرکردەکان زۆر دەورە بینن ئەحزابەکان زۆر دەورە بینن مەسەلەن ئەگەر بێت و حزبێکی پاک بێت و خەڵکەکە جێی بڕوا بێ بڕوا بکە ئەتوانێت میلەتەکە چاکە بەڵام خۆی گەندەڵ بێت کەسێ بە قسەی ناکات باشە کەواتە مامۆستا جەبار ئێمە و دەستەواژێ بەکاربێنین بەداخەوە کاڵێ ساڵ بە ساڵ خۆزگەم بە پاریا خۆت هێشتاش تروسکاییەک لە هیوا ماوە ئەوە دووسەرەیە ساڵ بە ساڵ خۆزگەم بە پار وەکو ئەخلاق وەکو ڕەوشت وەکو پەیوەندی کۆمەڵایەتی بەسم لە بەعدە کۆمەڵایەتی و بۆ نەو جەژنەکانە بەڵێ بەڵام بۆ شتێکی تر ناوەڵە بۆ تەکنەلۆژیا و تەتەور من خۆم بە من بێتاکو و شت بەرەو پێش بچێ باشترە هەتاکو ئێمە زیاتر تەتەورکەین باشترە هەتا بۆی لە ڕەوتی عالەما هین نەبین بەڵام وەکو تر ناوەڵە یعنی ئێستاکانە وای لاتۆ بەس خۆت و خێزانەکە تەژەی جاران
ئامۆزا قەدری هەبوو خاڵۆزا ئێستا مناڵەکانمان نازانێت چێ ئامۆزایەتی نازانێت چه خاڵۆزایەتی ئەوە گەورەترین کاری سێ باوکەکەم باشە ینی باوکو دایکیش دەورێکی سەرەکیەیە لەو تاوانەیە باشە مامۆستا باسی ڕۆڵی دایک و باوکت کرد باسی ئەوەت کرد کەرتی پەروەردە و هەروە ئەحسابە سیاسەکانیش دەبێت ڕۆڵیان هەبێت لەم بابەتەیە با باسێک لە مامۆسانی ئاینی بکەین ئایا مامۆسانی ئاینی چ ڕۆڵێکیان هەیە لە زیندووکردنەوەی ئەوەی کە جەژن وەکو جاران بە شێوازێکی گەرم و گۆڕ بەڕێوە بچێت طبعا دەورێکی سەرەکییانەیە مامۆستایانی ئاینی بەڵام ئێستاکانە ئەم ئاینە و ئاینەی وەختی ئێمەنیە ئێرە ئەچیتە هەر مزگەوتی عایدی حزبێکە ئەچیتە لا هەر مەلایە بە زەوقی خۆی بەزم بالۆراڵێ بۆ خەڵک سێرەکەی یعنی ئەوە نییە زیاتر باسی ڕەوش چاکی بکە یان باسی وەکو پسلت ڕەحم کا لە بینی یەکتریە قەدر و قیمەتی یەکتری بزانێ ڕاستە مەلاکانمان ئێستا زۆر زیرەکترن لە جاران بەڵام مەلاکانی پێشە لە شتێکە حەسر بووبوون ئەویش بەس خۆشەویستی و پەیوەندی بینی عایلە و قەدرزانی بینی دایک و باوک و احترامی یەکتری و ئەو شتانیانە کرد بەڵام تۆی ئێستاکانە زیاد مەلاکانمان خۆی بەڕاستی مەلا باشن یعنی مناڵم خراپن وی سەر دەوریان باشە بەڵام ئێمە باشتر ئەمانوێ باشتر بن زیاتر لەگەڵ ڕەوتی ئێستایە بڕۆن نەگەو بێ باسی شتێکم بۆ بکە 1400 ساڵ لەمە پێش قەوماوە تو هەر بێزارە بیکا و باسی و قسەیاکە با بێتە ناو ئیستاوە مەلایە دێتە سەر منبەر بەڕێی من باسی ئیمڕۆ بکە باسی پەیوەندیەکانی کۆمەڵی ئیستا بکە باسی خراپە و چاکە بکە بۆ باوکان کامیان لە مزگەوت لە بەرامبەری دانیشتوونە چۆن تەعامل لەگە مناڵەکانیان کرد مناڵی ئیستا مناڵی پێشانیە مناڵی پێشان نەزان و فەقیر و هیچی نازانی مناڵی ئیستا زانایە زیرەکە هەموو شتە زانێ زۆر جار لە باوکەکە زیرەکترە مامۆستا جەبار ئێمە بە هیوای سەرجەم ئەم خەوانە بڕەوێنەوە و کۆتاییان پێبێت زۆر سوپاس کە ڕاستەخۆ لە شاری کەرکووکەوە لەگەڵمان بوون دووبارە جەشنتان پیرۆز بێ و سەرکەوتوو بن